ئەەکەم گفتوگۆ دەکەم بەڕێز مارک کێمیت جێگیری پێشوو یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە واشنگتنەوە لەگەڵما. بەڕێز مارک زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێشبینی دەکەن سیاسەتی ترامپ بەرامبەر عێراق چۆن بێت، دەیەوێت بمێنەوە یاخود لە کاتی خۆیان دادەکشێنەوە؟ هەروەک دەزانن ڕێکەوتنەکەی نێوان ئەمریکا و عێراق لەبارەی ماوەی کاتەکەدا و زۆریەکەیدا هەمیشە بابەتێک بووە بۆ گفتوگۆکردن لەلایەن لیژنەی باڵای ئەمنی. ئەو بارودۆخی کە لە سووریا ڕوویدا بینیمان ئێستا دەکرێت ئەو لیژنەیە هەڵسەنگاندن بۆ هەڕەشەکان و داواکاریەکان دەکات و راپۆرتی وردەکاریەکان ڕادستی وڵاتەکەی خۆ دەکاتەوە بۆ ئەوەی کاتێکی دیاری کراو بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەستنیشان بکات بە گوێرەی ئەوە سەنگانێکە لە راپۆرتەکەدا هەیە. بەڕێز کێمیت عێراق پێویستی بە مانەوەی هێزەکانی ئەمریکا ماوە یان پێتان وایە کە دەتوانێت خۆی سەروەری خاکەکەی خۆی بپارێزێت؟ لاتان بێت ئەو سەربازانێکە لە عێراق جێگەی کراون هیچ بەرپرسیارەتیەکیان نییە بۆەوەی بەرگری لە عێراق بکەن. ئەوان تەنیا لە عێراقن وەکو بەشێک لە پشتیوانیکردنی ئەو یەکانەی کە شەڕی داعش دەکەن لە سووریا. بۆیە ئەرکی سەربازانی ئەمریکا لەبارەی بەرگریکردن لە عێراق کۆتایی هاتووە. ئەوان بۆ بەرگریکردن لە عێراق جێگیری نەکراون. بەڵام پێتان وانە بەهۆی بوونی گروپە چەکدارەکانەوە پرسیار نییە لە لای ئەوەش کە بۆچی وەکو لوبنان، وەکو فەڵەستین، وەکو سووریا، وەکو یەمەن عێراق نەکەوتە ژێر هێرشەکانی ئیسرائیلەوە؟ ئەمە پەیوەندی بەبوونی ئەمریکاوە نەبوو لە عێراق؟ ویلایەت سەربازانی ئەمریکا لە عێراق هیچ بەرپرسیارەتیەکیان لەسەر شان نییە بۆ بەرگریکردن یاخود گۆڕینی گروپە چەکدارەکانی نێو عێراق. ئەمریکا و سەربازانی دەتوانێت تەنیا بەرگری لە خۆی بکات، بەڵام جگە لەمە سەربازانی ئەمریکا بەشدار نەبوونە لە هیچ پرۆسەیەک لەوەی ئایا عێراق ژمارەی چەکداران و میلیشیاکان کەم دەکات. زۆر باشە. بەپێی ئەو ڕێکەوتنامەی لە نێوان هەردوو وڵاتدا هەیە، عێراق چی لەدەست دەدات ئەگەر ئەمریکا بڕواتە دەرەوە لە وڵاتەکە؟ لە بڕوایدانیم هیچ شتێک لەدەست بدات، چونکە ئێمە بە تەواوی عێراق جێ ناهێڵین ڕێکەوتنی چوارچێوەی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا داوای هاوکاری ئەمنی دەکات. واتە ئەگەر سەربازیشمان لە عێراق نەبێت ئۆپەراسیۆن بکەن لەناو ئەو وڵاتە بە دڵنیاییەوە دەتوانن زانیاری هەواڵگری دابین بکەن یاخود ڕاهێنان بە چەکداران یاخود بە گرێبەستەکان بکەن، خاوەن گرێبەستەکان و پشتیوانی لە چەکداران و هێزەکانی عێراق بکەن. چەند هەزار سەربازێکمان هەیە کە لە عێراق بکشێنەوە، واتای ئەوە نییە ئەمریکا بە تەواوی پشتیوانی خۆی بۆ هێزە ئەمنیەکانی عێراق نەهێشتووە. ئێران داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا دەکات لە عێراق. ئەوە وا دەکات کە گروپە چەکدارەکان هێرش بکەنەوە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراقیان هێرش بکەنەوە سەر ئیسرائیل؟ بە تەواوی لە پرسیارەکەت تێنەگەیشتم چونکە ناڕوون بوو، بەڵام پرسیارەکەت ئەوەیە ئایا ئەمریکا و سەربازانی بەرگری لە خۆیان دەکەن ئەگەر پرسیارەکەی من ئەوە نەبوو بەڕێزکەمیت. ئەو گروپە چەکدارانەی کە لە عێراقن و نزیکن لە ئێرانەوە کە بەری مقاومەن، پێتان وایە کە هێرشەکانیان دەست پێ دەکەنەوە بۆ سەر ئەمریکا بەهۆی بوونیان لە عێراق؟ بڵێ لە بڕوایدام دەزانم سەربازانی ئەمریکا کە ڕوبەڕووی ئەو میلیشیانە دەبنەوە توانایەکی زۆریان هەیە بەرگری لە خۆیان بکەن لە دژی ئەو گروپە چەکدارانە. زۆر گرنگە تێبگەین لە کاتێکدا ژمارەیەکی زۆر لە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە عێراقن، بەڵام هەمویان وەڵامی فەرمانەکانی تاران نادەنەوە، بەشێکیان بە شێوەیەکی سربەخۆ هێرش دەکەن. ئایا ئەگەر ئێران پێیان بڵێ یان نەگوێ بیستی نابن.
بە تایبەت ئێستا ئەمریکا داوای چەکدانان لەو گروپانە دەکات. پێتان وایە کە گروپە چەکدارەکان چەکدادنێن لە عێراق؟ ئەمە بڕیاری حکوومەتی عێراقە. ئەمریکا تەنیا دەتوانێت ڕاوێژ بە حکوومەتی عێراق بکات لەبارەی ئەوەی ئایا ئەو میلیشیانە پێویستە چەک لە دەستیان بمێنێت یان نە. ئەمە بابەتێکی نێوخۆی حکوومەتی عێراقە. بە دڵنیاییەوە هاوپەیمانان و ڕاوێژیان بۆ عێراق ئەوەیە کە میلیشیاکانی دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی عێراق هاوشێوەی شێرپەنجەیەکن لە نێو وڵاتێکدا. بۆیە بڕیاری حکوومەت یاخود بژاردەی ئەو حکوومەتە ئایا ئەوەیە دەستەوەستاوە بێ هیچ نەکات یاخود داوە لەو یەکانە بکات تەنیا لە نێو فەرماندەی گشتی هێزە ئەمنیەکانی عێراق چالاکی بکەن یاخود جەخت لیان بکرێتەوە هەڵبۆشێندرێنەوە و چالاکی نەکەن. ئەمە چەند بژاردەیە کە دەکرێت حکوومەتی عێراق دەستنیشانی بکات. بەڕێزکەمێت وەک باسمان کرد دەگەر گروپە چەکدارەکان لە عێراق هێرشەکانیان دەست پێ بکەنەوە، ئایا عێراق وەک یەمەنی لێ دێت یان تەنیا گروپەکان و سەرکردێم گروپە چەکدارانە دەکرێنە ئامانج؟ لە بڕوادانیم وەکو یەمەنێکی دیکەی لێبێت ژمارەیەکی زۆر لە سەربازان هەن. زۆرینەی هێزە چەکدارەکان لە عێراق هاوپەیمانن یاخود پابەندی فەرمانەکانی حکوومەتی عێراقن. ئەو سیناریۆی بینیمان تەنیا ئەو میلیشیانەی کە فەرمان لە ئێران وەردەگرن لۆ بڕوایە دانیم ئەمانە لە چالاکیەکان بەردەوام. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بەڕێز مارک کێمیت جێگری پێشووی یاریدەدەری وەزیری بەرگری ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەستخۆش.